بەڵێ دیارە بەمبەستی زیاتر خزمەتکردن بە گەنجان و لە ناویشیاندا چینی وەرزشکاران بازنە وەرزشیەکان لە پارێزگاکان کە سەر بە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستانن کۆمەڵێک پرۆژیان هەبوو لە ڕابردوو لە ئێستادا لە هەولێرێ بازنەی وەرزشی کۆمەڵێک پرۆژەی نوێی دەبێتن بۆ وەرزشکارانی شاری هەولێر لەسەر ئەمە گفتوگۆ لەگەڵ بەشدار سەربەست لێپسراوی بازنەی وەرزشی لە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کاک بەشدارگەر پێمان بڵێن ئامانستان لە دامەزراندنی بۆردی وەرزشی و لە ناو بۆردیش بازنەکان چی بوو و بە تایبەتی بۆ هەولێر. بەڵێ سەرەتا بەخێراتتان دەکەین. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دوای کۆنگرە یەکێتی بۆردی وەرشی دانا ئەو بۆردەش زیاتر بۆ خزمەتکردنی وەرشی کوردستانە بەگشتی و بۆردیش خۆشببختانە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بازنەی دروست کرد بۆ ئەوەی زیاتر ئەو بازنانە نزیک بێ لە وەرزش لە بۆرد بۆ ئەوەی بتوانانی کار و چالەچەکان بەسەرێندا دابش بکرێت و بە زووترین کات چالەچەکان دەست پێ بکەن. بازنەی وەرزشی لە هەولێر کار و چالاکیەکانی چین و ماوەی چەندە دروست بوون و ئەو پرۆژانەی بەنیازم بیکەن چییە بە وەرزشکارانی شاری هەولێر. ئێمە ماوەی 3 مانگە دەستمان بەکار و چالاکیەکان کردێ لە بازنەی وەرزشی هەولێر چەند خولێکمان کردیتەوە لەوانە خولی مەلەوانی ژنان و پێگەیاندنی کادیری بڵێن تەدریب ڕاهێنان و سپۆنسەرکردنی دوو یاریزان لە پاڵەوانێتێکی جیهانی لە وڵاتی ئوردن و ئێستاش خۆشببختانە لە ناو پاڵەوانێتێکی گەورە داینکەوە هەشتا تیپی تۆپی پێی شاری هەولێر دەوروبەری تێدا بەشدارە ڕۆژانە یاریەکان بەڕێک پێچی بەڕێوە دەچی بەوێ کێشە جەماوەرەی زۆر لە یاریەکان ئامادە دەبن. ئێمە لە بازنەی وەرزشی هەولێر ئینشاڵڵا لە داهاتوودا کار و پرۆژەی جوانترمان هەیە و بەتەمای کەرنەڤاڵێکی گەورەش ئینشاڵڵا لە زووترین کاتدا لە شاری هەولێر دەست پێ دەکەین. ئەم بۆردە ڕاستە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام جگە لەمە چێ زیاتر سەپۆرتی ئێوە دەکاتن بۆ ئەوەی بتوانن زیاتر خزمەتی وەرزشکاران و گەنجانی هەولێر بکەن. بەڵێ ئێمە ڕاستەوخۆ لەلایەن بۆردی یەکێتیەوە سەرپەرشتی دەکرێن بۆردی یەکێتیش ڕاستەخۆ لەژێر چاودێری بەڕێز کاقوباتەوە چاودێری دەکرێت و ئەوە هەموو خەرجەکان و هەموو پاڵپشتەکان لەلایەن کاقوباتەوە بۆماندابین دەکرێت و خۆشببختانە ینی لە ئەلفی هەتا یای هەرچیمان پێویستوە یان بە زووترین کە لەمان دابین کرایە یان یەکێتی مەبەستی کەوا خزمەتی وەرزش بکاتن. بەڵێ ڕەنگە وەرزش لە شارە جیاوازەکان جیاواز بەڵام هەولێر تایبەتمەندێکی خۆی هەیە لە وەرزش خەڵکی هەولێر جیاوازتر لە شوێنەکانی دیکە حەز بە وەرزش دەکەن دەمەوێت پێم بڵێ گرنگترین ئەو پرۆژانەی کە بەنیازن لە هەولێر جێبەجێ بکەن چی دەبێتن. بەڵێ هەولێر تایبەتمەندێکی خۆی هەیە لە وەرزش کاکە ڕەنج لەبەرەوەی هەولێر بەڕاستی لە دێر زمانەوە ینی دەتوانین برێن پشتی شێری بەرکەوتووە لە هەموو بڵێن وەرشە جیاجیاوەکان ینی لە تاکەکان لە جەماعیەکان بەڕاستی یەکێتی ئەمجارە ینی گەرەکێتی خزمەتی وەرشەوانانی شاری هەولێر بکە ینی شاڵە لە پرۆژەماندا هەیە لە داهاتوێکی نزیکدا سەردانی هەموو وەرشەوانان بکەین و ئەو کەسانێکەوە پرۆفیشناڵێن و ئەو کەسانێکەوە لە بواری وەرزش یانین جێدەستیان دیارە بتوانین لە خۆمان نزیکیان بکەینەوە بتوانین ئێمە هاوکار و پاڵپشتیان بین و خزمەتێکی باشیان بکەین. سپاس دەکەم زۆر سپاس. بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو تایبەت بە بازنەی وەرزشی سەر بە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕایە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو کۆمەڵێک پرۆژێ بۆ یاریە جۆرا و جۆرەکان لە خولەکان لە چالاکی جیاوازەکان بۆ ڕاهێنەران و ناوبژیوانان و وەروەها چین و توێژە جیاوازەکان وەتی بە ملیەکان بکاتەوە بۆ زیاتر گرنگجیدان بە وەرزشی ئەم شارە.